ساعت 7 صبحية بدما پایتەخت الهەولێرێژ کوردستان 24 جوردبێژن ڕۆژ باش تەماشەوان و گوهدارên مێنهێژە سباوتەوان بەخێر بێ هەر جیهۆن دەبێن گولستان محەممەد ئەمینم دوبارە دەسبەکەنوودە ji bo çend xulekek yan ku nêzîkî demjimêrekê digel dibin me çendîn babet û mijaran hevdû re bişopînin balê bikişenin li ser rewşa seqayê bi taybetî royek ji wan mijarên koma amade kiriye rewşa seqayê Pleyên germayê di bilindbûnê de nebe guman ve tê gotin jî ku çardehê Temûzê ku ji wan rojên herî germa di nava salê de em ê pêşbîniyên keş û hewayê li ser vêkê bişopînin û herwiha behsê bikin ji nêzik ve د مجارك دنده جي ما مجارك نزيكي جگن جان جو خورتان هالبجارتيه او جي كومي بحثا جيمين جي بكن وبتايبتي جي هنگو هاتنن كو هاتنا كرند واندا من تشيدا گلهين جيمران ان كولستگوانن اي سپورت دناوا وان استكن كون ها گلكي باون انكو بربلافن دناوا خلكه ده لو ما دگل مبن لك كتمي ود دسبك دمه كورتان و چيك بهدوره بشوفينن كرم كن وزیر تندرستی رادگهینه که حتی انها 305 کارمند و پزشک توشی ویروس کرونا بونه. دکتر سامان برزنجی وزیر تندرستی حکومت هرما کردستان راگهاند که او سپاسیا مسرور بازانی سروک حکومت هرما کردستان تکه جبو بخشینه قدمه که آن کو قیدمک به هموان پزشک و کارمندان که دروبروبونه کرونا ده کار دکن. راگهانجی که حتی انها 305 کارمندن کرتا تندرستی هرما کردستان توشی ویروس کرونا بونه. وزیر تندرستی آماجه بوی که جدا کو گشتیارن کوش دروی ولات و وگر نهرما کردستانه یا کو بین کردستانه دو کل مال خوا کرانتینه بکن حتی و واده کو وزارت تندرستی جوار دیاریت که اگر بالا فرخانه و بون. لاليكيدن هيفا بي عراق وبرهمانينا باترول كمبكا احسان عبد الجبار وزير باترول عراقي د بيونديكا تليفوني ده ديجل عبد العزيز بن سلمان وزير انرجيا السعوديه راغهاند كو عراق بابند به بركفتنا اوبك بلس جبو كم كرنا برهمانينا باترول وزير نفط عراقي جي دكزيتكا كو جهيفا بدو برهمانينا باترول كمبكن وصدي صجي بابند ببن بركفتنا اوبك بلس اما جبوی که جدا کود هیما سه حیوان ده او قربویا و زیاده آنکو زده برهم آنینا پترول بکن کود دو حیوان در باس بیده هبویا. جالی خوجی انجمن سوریه دموکراتیک رادگینه که حکومت سوریه برپرسه جکریز آبوری و هر وها آزاردان گلوی ولاتی. انجمن سوریه دموکراتیک راگهاند کاره ده راگهاندیه که حکومت سوریه بجارده سربازی هل دبجره و ری لهر دست پیشخریه که جبو دانستاندنه دیگره. او یک جی و هاکریه که کریزک آبوری و هر وحن سقامگیری درست ببید. همان دمده انجمن سوریه دموکراتیک داخواز انجمن اسایشان دولتی دکه که سینیورکه جبو کردار ترکیه دنافچهان دانه. تکزی جیت که کودان استاندن دناو برای و برایتیه خواستر و آن کسا بردام دبه حتی کو او بگهنه رکفتنه که. بجاره انجمن اسایشان دولتی بریارده حتی کو سال کردن آلیکارین مروی بریا ولات ترکیه و بشینه ولات سوریه. ده پنجمین رولشتنو گرا دنگدان ده انجمن اسایشان دولتی بریارده کو آلیکارین مروی بریا سینوری ترکیه و بین شیاندن جبو سوریه لگور و بریاره هیاما گهاندن آلیکاریان جشش هیباوا حتی کو سالکه درج دبه ویکشی هاولن روسیا دیجیو بریاره شکستانین برپرسن نتوین یک گرتی آماجو بو یکیجی بکن کود هیوانی سانیو ایاره ده ین در باسبوی بگمان جوه ساله آلیکاریان مرووی بریا ترکیه و حتی نگهاندن جبو ملیون کو 300,000 کس دناوا سوریه ده گره کورسانو چه هم بدوی هات آن هاجم تفلی مجار وابطن ناو روش باش بدن. جالی خواه جی وەکو ڕاگەهاندیە هەڤال ئەبوبەکر پارێزگارە سلێمانیەت بێژە ji bo ku hemû bi tewawetî bi timamî
ئەم بسەر ڤایرۆسا کۆرۆنایە بسەرکەون دبەک و ئەم بەردەوام بن لەسەر ڕێکارن خۆپارێزیە و جێبەجێکردنە ڕێنماییان تەندروستی ئەمەژە بۆ یەکەژی تکاک و حتانها قۆناغێن باش دەرباسکردە ئیدی هەژمارە توشبیان لە هەرێما کوردستانê berevkêmbûnê diçe herwiha doh wekuha tragihandin hezar û tiştek tuşbûyên koronayê hetenha çak bûne li herêma Kurdistanê lêbelê wekû parêzgarê Slêmaniyê dibêje tenê rêya xweparêziyê û serkeftin bi ser koronayê de ew jî xweparêzî ye. ڕێکارەکانی ئێمە لەسەر سێ تەوەرکارەکە یەکەمیان بەرەنگاربوونەوەی پەتاکەیە چ بە شێوەی خۆپارێزی یان خۆچارەسەرکردن یان پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی لە ناوەندە تەندروستیەکانە شێوازی دووهەمیان کارکردنە لەسەر باشکردنی بژێوی و دەرفەتی کار و کەسابەتی هاوڵاتیان چونکە ئێمە هەر لە سەرەتاوە وتومانە ئەگەر ئەمە لەگەڵ پەتاکە چارەسەر نەکرێت قەیرانی زۆر گەورە هێنێتە کایەوە کە مەترسیەکانی زۆر گەورەترن لەو قوربانیانەی لە پەتای کۆرۆناکەونەوە سێهەمیشیان باشکردن و بژانەوەی داهات و ئابووری دەوڵەتە پێمان وایە گەل لەگەڵ دوو تەوەرەکەی ترە مشوری ئەم تەوەرەشیان نەخۆین ئەوە نە حکوومەت داهاتی ئەبێ نەتوانای پێدانی موچەی ئەبێ دەتوانای دابینکردنی بودجێ ئەبێ بۆ ئێمە لەسەرم سێڕەهەندە لە سەرەتاوە هەتا ئیستاکارمان کردووە سوپاس بۆ خەڵک بۆ خوای گەورە بۆ ناوەندی تەندروستی ئێمە و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئێوەی بەڕێز کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕێکخراوەکان بە هەموو مانگەیشتونێتە ئەمە پێویستە بیپارێزین چونکە ئەم پەتایە مەترسی سێبارەبوونەوە و چواربارەبوونەوەی هەیە مەترسی گەڕانە و توندبوونەوەی هەیە بۆیە ئومێ دەکەم بۆ ماوەیەکی زۆر درێژ ئێمە بێ لەسەر خۆپارێزی خۆمان ڕابهێنین تاکە چارەسەری ئێمە بۆ ئەم بارودۆخانە بۆ ئێستا و ئایندەش خۆپارێزیە ئومێ دەکەم هەموو لایەک لەسەر خۆپارێزی بەردەوام. نۆرمال هەر ساڵ ژارێما کوردستانê çendîn berhemên cora û cor têne şiyandinan koronakirin ji bo nav parêzgehên Iraqê lê îsal cewaz digel salên derbasbû ji ber rêkarên xweparastinê ji vayrosa koronayê ve kunzanin gelek yanî girêk hene an ku astengî hene vê care jî berhemên şûtî an ku şebeşên cotiyarên deşta şarezûrê bi taybetî wek pêwîst nayîne şiyandin ji bo parêzgehên xwarû herwiha yê neverasta Iraqê ji bo ku timî bazara germ ew navçebûn lê îsal nikarin zêdetir bişêne li ger vê yekê de jî û li gor amarên wezareta kuştukal an ku çandiniye berhemê şiftî an ku şebeş pêdawistên navxwe ku heye niha jê zêdetir heye yanî pêwîst e ku bêşiyandin û bazarek jê re peyda bibe cotiyar jî daxwaz dikin ku ev bazar bêdrustkirin bêsazkirin heta ku berhemên xwe neavêjin. پێ دارگای شەڵاشتێ چاو پێی ناکەین ئەخوا پێ سێسەگای شەڵاشتیان بخۆ هەیە بە شەتڵیکات ئەویان پێشەکەوێت شەتڵەکە با بڵین بە مانگێک پێش ئەوەی کە بە ناوکدایەنەی ئەوە پێشەکەوێت شەتڵەکە ڕاستەکەی ئەوە وەجبەیەکی خەڵک هەیە بە شەتڵدایانێت شەتڵەکە زوو ئەکەوێتە بازار باشە دوای ئەوەیش بە وەجبەی دووەمە بە ناوکدایەنێن یعنی ئەو تاخیرە بێ ئەکەوێتە مانگی حوتەوە شووتیەکە ئیتر ڕاستەکەی لە مەسەلەی ئەوە کە تۆ شەتڵەکە لە زنجا دایئەنیت دوای ئەوە ئەهێنی ئەیکێتە سنۆخ و ئەیبەی لەسەر عەرزەکە کرێکار دایەنێت و بەو شێوەیە ئەوە بڵین دانانی شەتڵەکە بەو شێوەیە دانانی ناوکەکەیش ئیتر بە شێوازێکی ترە بڵین ئەوەیە هەر ناوکە شووتەکە کەیتە ناو لایلۆنەکە و ئابۆ شێوەیە ینی ئاو چاگاو بەز کرد ئەوش احنا كسواق تريلات جايين من المحافظات الجنوبيه والغربيه. ئێمە وەک شۆفێری باڵەکان لە باشوور و ڕۆژاوی عراقەوە هاتوین بۆی ئەم بەرهەمی ئەم شووتیانە بکڕین بیبین بۆ ئەو ناوچانەی کە بەرهەمی شووتی لێ نییە.
باشه اوکی ایران که نبوده وەکتی میگەڕەمات گەل پەیامنێرن مە دەست پێ دەکات ئەکو ئەم ڕەوشە باژار و باژارۆکێن کوردستانی هەفتوورە بشۆپینن ئیرۆژ هیچی باژارێ دهۆکێ هەفکەرە من چەکدار جەمال وێ دیگەلمە بە چەکدار ڕۆژ باش پرسەکە من هەبوو تو دیار جەمال یە سلێمانیە نەبرای هەفتوونە سوتفەیەکە کوارد و پەیامنێر هەمان هاوژین جەمالجی هەیە بله دمینگو باش بید روزانگو بخیر بید گەلێک سپاس دمینگو باش بید الو بله بله چەک دەردەنگێتە تێ بێجە کاژمر پێشی بێژە هون برانەوە نەبرانەوە و ساخە بەلافکریە دناو باشارێن کوردستانێدا بله بله اكيد يعني ام بيجن عيال جمال ديار كردستان امير داگیر کی بابو دزگه کردستان 24 پتریا و عيال جمال بلا بله دمنگو باش بید روزانگو بخیر بید دیار ابروکه يعني روزا دوی یا جی بیجن تحقیقنا دوی یا قطابین 12 دیاره کو بارک گله که گرانه قطابی اتصالن هموجی خدا تنش افصالت درسید چون افصالن بیشین مرحله 12 گله یعنی حسمه مسیر و دیار بید پاشا روژا قطابی دیار بیش برندجی افروجه گلک نخوشن گلک گرانن سر قطابیان بو بیشین تاقی کرنا یا اولی یا دست پی که دیارنده کشا و گرفت هبون قطابیان کشن کاره به هبون کش ترافیکی هبون نوا حرم زانکوی دا بونده بزانین که یعنی چونکو زیدتری 43,000 قطابیانه لسنور پارزگاه دهو که تاقی کرنه 12 کن یعنی اجبر هنده جی تنل سنتر قضا دهو که نزدیک 12,000 قطابیانه بونده بزان بله بونده بزانین که او کشه چهار سر کرن و کچ کشه هنه ل بیشتر بود تاقی کردن دل با بسیارش برای احمد عبدالله زبیر کن رببری گشتی رگاهاندن آدهو که یعنی یا پرورده آدهو که سید احمد زور سپاس بودن پیشیانو که هندک کشه هبون کشه هاتی نه چهار سر کردن جالی هنگو و قطابیا گلیت کار بید کردن گلیت ترافیکت کردن زور سپاس روژا شنبه 11 به حیف سراسری هرم کردستان از منگشتین قناق 12 آماده دست بگیرم همین پیشکن خوبه پارزگاه دو که 43,245 قطابینه دا بشکری نرسر 654 بینگه هم نوکه ام نوا کم پازان که دو هک داینه که زوربی قطابین هر دو پروردن سنور قضا دو هک روش حالات روش آوادنا و هولند کولیژن و زانکوی دا از منا انجام دن روزایی که آریشه که ترافیکی پیدا بود چون که زخم کامازن یا ترومبیلا که قطابی گهاندنه هولند از منا پیدا بود لی خوشبختانه رفوریا گشتی پرورده پارزگاه دو که والدیف امر جناب پارزگاه دو که رئیسدار علی تترکود گل رفوریا هات نشون پلان که ترافیکی آری خستیب دانن بونده چه آریشندی پیدا نبنده قطابی دمی خوی گنجای دا بیایت هولند از منا افلان افر که دهت جیبجی کردن دم جمیر هفت سپیدی همی درگهن کمپا زانکو دو که هات نفکرن برابر قطابیان خوشتیوی و پلان که بود در کفتن آوانجی درگه روشهلات کمپی که کبیت سرجاد زرکا درگه افروسیتی جی اوجی ده تفکرن برابر قطابی و سمیان و دکو قطابی دم خوی گنجای دبگهن چه آریشین کار بینبون الهولن کولیژن دیپتن الهولا که پیدا بون گیروبون ام آگهدار کردیم و گوری و برای گشتی پرورده پارزگاه دو که لی پشتی پیوندی هاتی کردن او جهاد چاره سر کردن چه آریشن تکنیکیش نبوینه براستی که انجام دانا ازمون به کفتی بگن خوشبختانه ازمون روزایی که دم جبلی که او آریشا ترافیکی چه آریشی دی نبوینه و
سەرکەفتیانەوەی ڕۆژە هەدا ئەنجامدان و هەم ڕۆژە دوێە تاقیکردنیان قۆناغا دوازدەدانێک و ئەزمونە زمانی کوردی بیت ئەڤریکای دەیکردن سپاس بۆ خودێک و چه ئاریشەنینن و پلان ئەڤریکا دەست پێگیری و ئینشاءڵڵە بانەیە خودێ و هاریکاریە ڕێڤەبەریە هاتن چوونێ و ئەفسەر و پۆلیسێن وانان دێ ئەف پلانەکە ڕێکخستی ویان توکمە بیت بله یعنی مدبێت ئاماژە پێ بکەم سێدە ئەحمەد بەرپرسێ ڕاگەهاندنە ڕێڤەبەریە گشتیا پەروەردا دهۆکەیە دا دیارکردن و کێشێن جارا دیترێ هەمی هاتینە چارەکردن و پلانەکە گەلەکە خورستیا باش هاتیە دانان بۆ هەندێک کێشێن جارا دیترێ تایبەتیان ترافیکی بۆ قوتابیا و سەمیانن وا درست نەبن ئەڤروکەدا ji ber hindê jî ji mareyeka geleka mezin ya efser û polîsên hatine çûna dihokê li ber deriyê em jî zankoyê amade bûn hûn de hiç kêşeyek bi qutabiya dirist nebin û keşa hewayekê gelekê baş dirist bikin ta ku qutabî bişêt bersivên xwe bide. Hevkarê min Çekdar Cemal ji bajarê dihokê gelek spas ji bo zanyariyên te serevê sibhê ve ca her wekû me ji destpêka programê ve behs hewayekê kirî ku me behsa guhartinên seqayê bikin keş û hewayê her wiha pêşbîniyên derbarê بلندبوونا پلین گەرمایە ئیساڵی ڕۆ چاردەیە تەموزەیە حتا چقاسی ڕاستە دەبێژن ڕۆژە هەری گەرما ساڵەیە لێ مدگەل برێز فازل ئیبراهیم کۆ بخۆرێ بەبەرێ کەشناسی و بوومەلەرزەیە هەرێما کوردستانەیە ئەنکۆ عادهەژە هەرێما کوردستانەیە میێوانێ مە ستودیۆ ئیرۆ مامۆستاتی گەلێکە بخێر هاتی سەرچاوە گەلێکە بخێر کەرم کە وەڵاهی مامۆستا خەڵک ئەوها دەتاناسن بەڵام من چونکو برادەرەکان هەمویان لە کاتی ئیشدا دەمام دەبەستن من لێکیان ناکەمەوە پابندیەکە باشە هەم بۆ خۆپارێزی خۆمان و عزیزانی دەوروبەریش دروستە گەلێکی بخێر هاتی دەربارەی ڕەوشە سەقایە هەموو کوردستانی گەرم بەحەز بکەن هەموو باژار و باژە شارەکانی کوردستان دەڵێن 14 تەموز گەرمترین ڕۆژی ساڵە دروستە و قسەیە بێگومان ئێمە بابێن وێنەیەکی فراوانتر سیرکەن لە نیوەگۆی باکوور کە هەرێمی کوردستانیش کەوتۆتە بەشێک لەم نیوەگۆی باکووری گۆی زەوی وەرزی هاوین لە ڕووی فەلەکیەوە لە دوای 21/6ەوە دەست پێ دەکاتن کەواتە ئێمە ئێستا لە ناو وەرزی هاوینداین وەرزی هاوینیش بەوە ناسراوە ناوچەکانی ئێمە کە هەم لە ڕووی بەرزبوونەوەی پلەکانی گەرماتەیدا بەرزە واروها ڕادەی شێشتەیدا نزم دەبێتن واتە شێوەی دابارینمان نابێتن هە بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە بەڵام هەر کاتێک کە دەبینین بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە کاتێک ناوی دەنێن شەپۆڵێکی گەرما دێت ڕوو لە ناوچەکە دەکات کاتێک کە نزمە پاڵەپەستۆ گەرمیەکان ڕوو دەکاتن بەڵام بە شێوێکی ئاسایی ئێستا لە کاتی ئێستادا دەبین پلەکانی گەرما لە تێکرای خۆیتی لە 4 ڕۆژی ڕابردوو ئەگەر هەموو لایەکمان تێبینیمان کرد پلەکانی گەرما بە 3 تا 4 پلە بەرز بووەوە بە جیاوازی شوێنەکان تەنانەت لە هەندێک شوێن لە بەشێرە باشووری هەرێم گەیشتە نزیک 7 پلەی سەدی بە تایبەتیش لە سنووری پارێزگای کەرکووک و هەروەها لە بەشێک لە سنووری گەرمیان بەڵام لە ناوچەکانی تر تا ئێستا توانین بڵێن پلەکانی گەرمە ئاساییە ینی ئی ساڵ تێ هەژمارکردن وەک یەکش ساڵین گەرم سەرانسەری جیهانەیە یان نا لە 5 ساڵی ڕابردوو ئەگەر تەمەشای شێوەیەکی فراوان بیکەین دەبینین لە سەر تا سەری گۆی زەوی پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە بێت ساڵ بە ساڵ تۆماری نوێ و ڕیکۆردی نوێ تۆمار دەکرێتن ئەوەی ئەم ساڵیش پێشبینی دەکرێتن بە جۆرە و توێژینەوانێکەوە لە سنتەرە جیهانیەکان ئەنجام درراوە ئەم ساڵیش پێشبینی دەکرێتن بە هەمان شێوە یەکێک بێ لە ساڵە گەرمەکان ئەگەر ڕیکۆردێکی نوێش تۆمار نەکرێتن بەڵام بە هەمان شێوە ساڵێکی گەرم دەبێت ئێمە گەر بەراوردی بکەین ناوچەکانی هەرێمی کوردستان پارساڵ لە مانگی تەمموز کە ئاماژەت بە 14 تەمموز کرد کەوا ئیمڕۆ بینیمان لە مانگی تەمموز کەشێکی ئاساییمان بەڕێ کرد بەڵام لە مانگی ئاب بە شێوەیەکی تر پلەکانی گەرما بەرز بووە بۆ سەری 45 پلەی سەدی لای ئێمەش لە ڕووی تۆمارکردنەوە هەر کاتێکەوە شەپۆڵێکی گەرما ناو زەن دەکرێت بە شەپۆلی گەرما ئەوەیەکەوە لە ڕووی 3 ڕۆژ پلەکانی گەرما لە 4 تا 5 پلە لە تێکڕای ئاسایی خۆی بەرز بێ پار ساڵ بە هەمان شێوە ئەو حاڵەتەمان تۆمار کرد بەڵام ئەم ساڵ تاکو ئێستا توانین بڵێن شەپۆڵێکی گەرمای توند ڕووی لە ناوچەکە نەکردووە نۆرمال ئەم ساڵ زۆربەی بە قەدەغەی هاتوچۆ بەڕێکرا چەند ساڵی ڕابردوو لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمە پشوو ڕدەگەیەندرا بۆ چەند ڕۆژێک پێشبینی دەکرێت ئەم ساڵ هەمان شت هەبیان نا ئەم ساڵ تاکو ئێستا ئەوەی جێگای دڵخۆشی ڕاستە لەم ڕۆپلەکانی گەرما بە 1 تا 2 پلە بەرز دەبێتەوە ئەگەر بەراوردی بکەین بە دوێنێ و پێرێ و بەردەوامیشی دەبێن بەرز بوونەوە توانین بڵێن هەفتەی داهاتوو پلەکانی گەرما وەکو ئێستا نایبینین بەڵکو لە بەرزبوونەوەیەک دەبێتن تاوەکو دەگاتە
بیستی مانگەوە پلەکانی گەرما بە بەردەوام بەرزبوونەوەی تێدا دەبێت بەڵام ئەو بەرزبوونەوە نیەکەوە جێگای مەترسی بێت کە پێویست بکاتن هەم حکوومەت پلانێکتر دابنێ بەوەی کەوا پشوو ڕابگەن بە تایبەتشکەوە ئێستا لە کاتی پەتای کۆڕۆنا دەبینین کەەوە زۆربەی کاتەکان پشوو بووە هەروها شێوەی دەوامکردن و چوونە دەروی هاوڵەتیانیش بەڕادەیەکی زۆر کەمترە. مامۆستا فازڵ ئەگەر بەحسە نمەبارانێ بکەن کو دبینن هین لە چەند ناوچەیەن کوردستانی جارجارنا نمەباران دەبارێ هۆکاراوی چییە؟ ئەوەی جیاوازە لە دەتوانین بڵێن لە مانگی حوتی ئەم ساڵکەوە ڕاستە ئێمە لە هەندێک حاڵەت باران بارینمان دەبێت بەڵام دەبین لە 3 ڕۆژی ڕابردوو لە بەشێکی زۆری ناوچە شاخاویەکان بە تایبەتێرۆکو پێشبینی کراوە تەنانەت لە نزیکی شارەکانیش بەهۆی بەرزبوونەوەی ڕاددەیشێ ئەمە وای کردوکەوە جۆرە هەورێکی لۆکاڵی کۆ بێتەوە کە بێتە هۆی دابارین بە شێوەیەکی کورت و لە ماوەیەکی کورت بە تایبەتیش بینیمان لە 2 ڕۆژی ڕابردوو هەم لە سنووری ناوچەی باڵەکایەتی هەم لە سنووری قەڵات زێت تاوەکو دەور پشتی هەولێریش تەنانەت لەو باوەڕدام کە ئەو ناوچەیەش بە هەمان شێوە بارانبارینێکی پچڕ گرتیەوە کە هەورە تریش قەشی لەگەڵدا بوو ئەمەش دیاردەیەکی ئاسایی دەبینین بەوەیکەوە بەهۆی بەرزبوونەوەی ڕاددەیشێ دەبێتە هۆی کۆبوونەوەی هەور لە ناوچەیەکی قەتیسکراواتە سنوورێکی دیاریکرا و دەبێتە هۆی دابارین لەگەڵ خۆی دەڵێ ئەو هەورانە بەرکەوتنیان پێکەوە هەبووە هەتاکو ئەو نمە بارانە بارویە بەجێ مامۆستا ئەگەر باس لەوە بکەین کە گوتیان قەدەغی هاتوچ ڕاگەیاندرا و لە سەرانسەری جیهان هەموو ئۆتۆمبیل و کارگەکان و ئەوانە ڕاوەستان گوتیان هێلی ئۆزۆنە نازانم چییە بەرەبەرە قەپات دەکرێت لەوانەیە کە شەوا باشتر ببێ ئەو هەموو شتانە باندۆری کاریگەری باشی هەبوو لەسەر ڕۆژی سەقای ئەمساڵیاننا باندۆرەکە ڕەنگە کاریگەریەکانی ئاوا بە ئاسانی دەرنەکەوێتن لەبەرەوە ئێمە باس لە تەمەنی گۆی زەوی دەکەین باس لە ملیۆنان ساڵ دەکەین ڕەنگە لە قەدەغی هاتوچۆ و کەمکردنەوەی چالاکیەکانی مرۆڤ لەبەرەوەی مرۆڤ شەمولایەک دەزانین لە دیاردەی قەتیزبوونی گەرمی هۆکارێکی سەرەکیش جگە لە دیاریدە سروشتیەکە کەوا هۆکاری سروشتیشی تێدا هەیە بەردەوامی هەیە بەڵام هۆکاری دەستکردی مرۆڤیش تێدا ڕادەیەکی بەرزە بەهۆی ئەوەی کە ئەم ساڵاکیانی مرۆڤ لەواتە هەر لە دوای شۆڕشی پیشسازیەوە گۆڕنی ستایلی ژیانی مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی ئەو سەرچاوانێکەوە دەبنە هۆی دەرکردنی ئەو گازانێکەوە قەتیزبوونی گەرمی بێگومان بۆ هۆی ئەوەی کەەوە هەناسەیەک بۆ گۆی زەوی بداتن بەهۆی ئەوەیکەوە ماوەیەک بینیمان لە تەنان لە وڵاتە گەورە پیشسازیەکان کەەوە بەڕادەیەکی زۆر هۆکاری سەرچین بۆ پیسبوونی ژینگە چەند مانگێک کارگەکان وەستان هاتوچۆی فڕۆکەوانی وەستا جگەلەوە چالاکیەکانی مرۆڤ بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن وەستا بوو بەڵام ئەمە ناکاتە بڕێکی زۆر بچووک دەکاتن لە تەمەنی گۆی زەوی بۆیە کاریگەریەکانی ڕەنگە وا بە ئاسانی دەرنەکەوێت پێویستی بە ساڵانێکی زۆرە و ئەگەر هەمووشمان لە یادمان بێتن ساڵانێکی زۆرە لەسەر ئاستی باڵا لە سەرکردایەتی هەموو وڵاتەکان هەستیان بە مەترسی گۆڕانی کەشوهەوا کردێ بۆیە دەبین کۆمەڵی کۆنگرە و ڕێکەوتنامەی جیهانی هەر لە ڕێکەوتنامەی پاریسەوە لە 2015 کە بەسترا بۆ ئەوەی بەلایانی کەمەوە بتوانرێتن گۆی زەوی هەناسەیەک بدات لەوەیەوە ئەو پیسبوونە بەو ڕاددە زۆرەی کە هێستا هەیە هەتا چەند کەشوهەوای ئێمە پاکە دەتوانین بڵێن کەشوهەوای هەرێمی کوردستان و ناوچەکە بە تایبەت ئەو وڵاتانی تازە پێگەیشت و بەڕادەیەکی زۆر کەمکەوە مەزەندە دەکرێت بە کەمتر لە 5 بەشدار بن لە سەرتاسەری گۆی زەوی بە پیسبوونی ژینگە لەبەرەوەی هەموو لایەکمان دەزانین وڵاتانی زلهێز بە تایبەت ئەوانەی کە وڵاتانی پێشکەوتوو جاچ لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا یاخود چین یاخود هەند ئەمانە بەشداری سەرەکین لە پیسبوونی ژینگە بەهۆی ئەو ڕاددە زۆرەی هەم ژمارەی دانیشتوان کە هەیەە هەم ئەو پیشسازیە بەرفڵاوانێکەوە هەیەە و بەکاردێن بۆ پیسبوونیش بەڵام وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی وڵاتانی تازە پێگەیشتوش کە هەرێمی کوردستانیش تا ڕادەیەکی کەم هەم لە ڕووی کارگە هەم لە ڕووی ژمارە دانیشتوان بەو شێوەیە هاوکارنی هەتا چەند لە پەیوەندیدان لەگەڵ لایەنی پەیوەندیدار بە تایبەتی وزارەکان ئەگەر باسی شارەوانی بکەین ئەگەر باسی چاندنی بکەین بۆ ئەوەی بۆ نمونە دەستنیشان بکەن فلانە وەخت باشە بۆ چاندنی فلانەدار و ئەوانە بەپێی ڕۆژی کەشوهەوا چ جۆرەدارێک گەنجاوە بۆ کەشوهەوای هەرێمی کوردستان ئەبزانمەوە باندۆری زۆری هەیە یەک لە ئامانجە سەرەکیەکانی دەستگاکانی کەژناسی لە سەر تاسەری جیهان دوو مەبەستی سەرەکیان هەیە یەکەم سەرەتا پاراستنی گیانی هاوڵاتیە لەو کارەساتە سروشتیانەیەکەوە ڕووی دەدات ئەنجا شێوەکانی لافاو بە یاخود بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە یاخود خۆڵبارین بە یاخود هەر گۆڕانکاریەشی کەشوهەوا کە ڕوو دەداتن ئامانجی دومیشەم جگە لە پاراستنی سەری هاوڵاتی پاراستنی ماڵ و مڵکی هاوڵاتیە کەواتە ئەمیش خۆی بینێتەوە لەوەیکەوە تۆ چۆن ماڵی هاوڵاتی دەپارێزی بەوەیکەوە هەم
هاوکاریشی بۆ ئەوی گەشت چەندنی لایانی ئابوووریەکەی ئەمە وا دەکاتن بە بەردەوام ئەو هەماهەنگیە بەردەوامی هەبێتن بە تایبەتی ئێمە لە ژێر سەتری وەزارەتی گواستنەوە گەیاندن بەو ڕێنمایانێکەوە هەمانە هاوکارێکی تەواوی سەرجەم دەستگا خزمەتگوزاریەکان دەبین لە ئاستێکی باڵا تاوەکو ئەو لایەنە پەیوەندیدارانێکەوە کۆنتاکە ڕاستە خۆیان لەگەڵ هاوڵاتی هەیە هەم لە دەستگاکانی شارەوانی هەم لە دەستگاکانی سنتەری هەماهەنگی قەیرانەکان لە هەرێمی کوردستان هەروەها بەرگری شارستانی بۆ ئەوەی کەوا لە هەر دیاریدەیەکەوە ڕوو دەداتن لە سەرەتادا ئەم دەستگا خزمەتگوزاریانە کۆمەڵێک ڕێکار و خۆپارێزی بگرنە بەر هەم بۆ ئەوەی هاوڵاتی لە ماوەیەکی کورت ئەو راپۆرتانەی بەدەست بگاتن هەم ئەم دەستگا خزمەتگوزاریان لە ئامادەکاریدا بوون لەبەرەوەی هەمومان دەزانین کارەساتی سروشتی ناتوانرێت ڕابگیرێت ئەگەری بوومەلەرزە هەیە عادهەش هەیە ئەمساڵ کارەساتی سروشتی ئەگەر بوومەلەرزەش لەگەڵی باز بکەن بە هەمان شێوە کارەساتی سروشتی تۆ ناتوانێت ڕای بگریت کەوا ڕوونەداتن بەڵام دەتوانین کەەوە کۆمەڵک ئامادەکاری بکەیت بۆ ئەوی بەلایانی کەم زیانەکانی کەم بکەینەوە واتە پێش وەختە ئامادەکاری بکرێت سەبارەت بە بوومەلەرزە هەموو لایەکمان دەزانین بوومەلەرزە بەردەوامی هەیە ڕەنگە لە کاتی ئێستا لە خزمەت جەماعەتین بوومەلەرزەمان هەبێتن چالاکیێکی زۆریش دەبینین لەو ماوەیە دەبین لە چەند ڕۆژی ڕابردوو لە بەشی سنووری ئێران کەوا بینیمان کۆمەڵێک چالاکی هەیە ئەمەش نیشانەی ئەوەیەکەوە زەوی لە چالاکیێکی زۆردایە لەو ناوچەیە کەوا ڕەنگە لە ئایندەدا بێتە هۆی دروستبوونی بوومەلەرزەیەکی تر هەم لە وڵاتی تورکیا ئەم چالاکیە بخۆیە دەبینیت و ئێمەش کەوتونەتە سەریەک بارستەکەوە ئەم بارستەیە ڕاستە هێڵی بوومەلەرزە بە هەرێمی کوردستان تێناپەڕێ بەڵام دووری ژنین لێ کەواتە ئێمەش دوورنی لە مەترسیەکانی هەندێک جار سەری ناو سیارە دەکەین پلەی گەرمایەک دەدا هەندێک جار سەری مۆبایل دەکەن دانەیەکی ترە ئەوە چۆن بزانین کامیان دروستەکەی ڕاستەکەی دروستە پلەکانی گەرما ئێمە بە شێوە ئوستان دەرەزانستیکەوە لە ڕێکخراوی کەژناسی جیهانیکەوە لەسەر تاسەری جیهانکەوە بڵاو دەکرێتەوە لە دەستگاکانی کەژناسی ڕەنگە زۆری پێوانەکەی لەگەڵ ئەوەی کەەوە هاوڵاتیی ئاسایی هەست پێ دەکاتن جیاواز بێ لەبەرەوەمە پلەی گەرمای هەوا یعنی هەم بۆ هاوڵاتیان بۆ ئاشنابوونیان پلەی گەرمای هەوا لە ئەو ئامێرانەدا دەندرێت بە شێوەیەک لە بەرزی لەسەرەوەی مەترێک بۆ مەترێک و 20 سانتیمەتر واتە کاریگەریەکانی سەرڕووی زەوی کاری تێ ناکە لە گەرمی پێوەکە جگەلەوە تیشکی خۆر بەڕاستەوخۆ بەری ناکەوێتن لە ناو بۆکسێکی داردا دەندرێتن کەوا لە هەرچوار لای کراوە دەبێتن بۆ ئەوەی هەواکە بە ئاسانی هاتوچۆ تێیدا بکاتن بەڵام من و جەناب دووار هاوڵاتیەک لە دەرەوە کە تیشکی خۆ ڕاستەوخۆ بەرمان دەکەوێتن بێگومان پلەکانی گەرمان زۆر بەرزترە لەوەی کەوا ڕادەگەیەندرێتن و کەوا هەستی پێ دەکەن هەم لەبەر ئەوەی تیشکی خۆر ڕاستە خۆ بەرمان کەوتووە هەم ئەو پێچەوانە بوونەوەی تیشکی خۆر لەسەر ئەو ڕۆزەویەکەوە لەسەری وەستاوین هەروە ئەو دەوروبەرە ڕەنگەیمە لە ناو بازار شتێکمان هەیە لە ڕووزانست پێی دەڵێن دروگەی گەرمی دروست دەبێت بەڵام ڕەنگە لە شوێنێکی دەرەوەی شار هاتوچۆی هەوا ئاسانتر بێتن ئەمە بێتە هۆی ئەوەی کەەوە پلەکانی گەرما تێیدا نزم بێ بۆیە ئەو پلانەکە ئێمە ڕای دەگەێنین ڕەنگە لەگەڵ ئەوەی کەەوە هاوڵێتیی ئاسایی هەست پێ دەکەت 4 تا 5 پلە جیاوازی هەبێ باشە مامۆستا فازڵ وێ بەرزترین پلە ئی ساڵ بگهێت قاسی لە باشووری کوردستانێ و لە چه ناوچەیەکێ بێ ئەو ناوچانە هەرێمی کوردستان جیاوازێش تۆبۆگرافی هەیە هەم لە بە شێهرە باکووریەوە دەبینین کەوا بە زیرە شاخەکان دەست پێ دەکەوت لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە بۆیە دەبین پلەکانی گەرما تێیدا بە بەراورد بە ناوچەکانی تر نزمە بەڵام بە شێهرە باشووری هەرێم ناوچەیەکی دەشتاییە و لە وەرزی هاوینیشدا و نزمە پاڵەپەستۆ گەرمی کەوا کار دەکاتە سەر ناوچەکە زیاتر نزمە پاڵەپەستۆی وەرزی گەرمی هندیە کە پلەکانی گەرما بە ڕادەیەکی بەرچاو بەرز دەکاتن بۆیە بە جوێرە ئەو تۆمارانێکەوە لە بەردەستدان بە بەردەوام ناوچەکانی هەرە باشووری سنووری هەرێمی کوردستان هەم لە سنووری پارێزگای کەرکووک گەرمیان مەخمور تا دەگاتە شنگال ئەو ناوچانە پلەکانی گەرما تێیاندا بەرزتر دەبێت و بەرزتریش تۆمار دەکرێتن بەڵام ئەوەی تاکو ئێستا لە بەردەستە و جێگای دڵخۆشە تاکو ئێستا کە ئێمە بەشێکی هاوینمان بەڕێ کردووە وەکو هەر لە ئەو زاراوەیەکەوە بەکاردێ لە چلەی هاویندان نەگەیشتونەتە و ئاستە مەترسیدارێکەوە پلەکانی گەرمان نزیک بێتەوە لە 50 پلەی سەدی بەڵام لە ساڵانی ڕابردوو بینیمان ئاساییە پلەکانی گەرما دەگاتە 50 بۆ هەندێک کات لە سنووری خانەقین بۆ 50 پلەی سەدیش بەرز دەبێتەوە هەواڵێکی دڵخۆشکەر بوو وامانزانی زۆر زۆر بەرز دەبێتەوە لەوە زیاتر بەرز دەبێت ئەوەی جێگای دڵخۆشیە تاکو ئێستا پلەکانی گەرما لە تێکڕای ئاسایی خۆیدا دەتوانین بڵێن هیچ شەپۆڵێکی بەو تۆندیە نەمان گرتوتەوە جگەلەوە کەشەوای هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی لە هاوین وشکە پلەکانی گەرما هەست پێکردنی بێزارکەر نییە
ڕەنگە وڵاتانی ئەوروپا یاخۆت وڵاتانی کەندا و دەبین بەهۆی بەرزبوونەوەی ڕادەیشێ عەرەقەکردن زەحمەت دەبێتن بۆیە دەبینین بێزارکەرە پلەکانی. ڕێژەی شێداریش کاریگەری دەکات لەسەر پلەکانی گەرما چی دیکەش هەیە کە کاریگەری دەکات؟ ئەگەر سەردانی وڵاتێکمان کردبێکەوە لە ڕوبەری ئاویەوە تێیدا زۆر بێتن دەبینیم پلەکانی گەرما لە سەر 25 پلەیە تاوەکو 30 پلە بەڵام بێزارکەرە. هەندێک زار هاوڵاتی ئەو قسەیە دەکەڵ ڕڵای خۆمان لە هەرێمی کوردستان پلەکانی گەرمان نزیک دەبێتەوە لە 45 پلەش بەڵام وا بێزارکردنی وەکو 30 پلەکەی کەوا لە وڵاتێکی سەر ڕوبەری ئاوی بێت بەهۆی ئەوەی کەوا ڕادەی شێ تێیدا بەرز دەبێت عەرەقەکردن تۆزێک زەحمەت دەبێتن کەوا لەبەرەوەی هەوا تێر ئاو دەبێتن پیستەکان نمولەکانی مرۆڤ ناتوانێت کەوا ئەو گەردلێ ئاوانە دەربکاتن. دروستە. زگەرێک سواسیاتە تکەم برێز فازل براهیم ژ بۆ دەمێتەوە وەختێتە دناوە پرۆگرامە دەش بۆ ڕۆژ باش و زانیاریان کوتەرەسی لێدامە. زۆر سپاس من لە کۆتایی داهرەوەندە بە هاوڵاتیان لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەهۆی ئەوەی کەوا ئێمە لە وەرزی هاویندان تکا کارێن بە تایبەت لەو کاتژمێرانەی لە 11ی بەیانیەوە تاوەکو چواری دواییەوە ڕۆخۆیان بپارێزن بە شێوەیەکی زۆر نەکەونە بەرتیشکی خۆر لەبەرەوەی هەم لە کاتی ئێستا پەتای کۆڕۆنا و هەم کۆمەڵێک نەخۆشی تێکەڵ بە یەکتر دەبێتن بەرکەوتنی تیشکی خۆریش بێگومان گرفتی تەندروستی زۆر دروست دەکاتن. دروستە گەلێک سپاس بۆ ڕێنماییان تەژی ڕێبەرەی گشتی کەشناسی و ئاردهەژار هێما کوردستانی برێز فازل براهیم سپاس بۆ وەختێتە. زۆر سپاس. کەرمکە. دەست بەش. فەرموو مامۆستا. گەلێک سپاس. خۆ دەبتەرە بێ. بەجە هەر دەستپێکێڤە ما دخواستم باڵێ بکشێنن سەر شتێکی گەلە گەرەنگیش بەکو وەکۆنجانن چەندین زاراڤەیەن سەرەکی هەنە بناوە زمانێک کوردیدا لێ گەلێک زەحمەتە و هەموو زاراو ji hevdû fêm bikin an ku têgihişnek nava derçe bibe. Gelek caran jî dibêje me ev bi çi zimanî bû lê ev şaşîtêke gelek mezin e derheqî zimanê Kurdî de gerek mirov bêje ev çi zaravekî bû. Lew mawa ke erkil ser me jî em dibînin ku giring e em van hemû zaravan ji hevdû nêzik bikin ji ber ku di dawiya de jî em xwedî yek zimanin. Vêce heta ku em giringiyê bi ziman û şêweyên Kurdî yan ku zaraveyên Kurdî bidin ji niha pê de heftan e ئەمە چەند وشەیەکی بچەند شێوەزارێکیان و زاراڤەیەکی دیالکتێکی ئەمێ بخنە ڕوو و بەحسێ بکەن ji بۆ ئیرۆژیمە چەند گوتن ئامادەکردە و بە هەر چار زاراڤەیەن سەرەکی کەس گلەهیانەکە ئەگەر کەس گلەهیژی تکامێ ئەوڵ بدن ئەس باوەڕکمێ گەلەگەێژن چما زاراڤایە بێدەرێنینە زمانی کوردی gelek dewlemend e lê herî giring zaraveyên serekî ne ku hejmara herî zêde بوان داخەوێ ئەمێ بەحسە سۆرانی بکەن بەحسە هەورامی بکەن و کورمانجی و زازاکی ئیرۆژی مە پێنج وشە هەڵبژارتنە کووە کوندبێنن دوێ گرافیکێدا bi سۆرانی مرۆڤ dibêje سلااو بە هەورامی dibêjin سلام bi کورمانجی سلااv bi زازاکی سەلام lê باشی یعنی tu çaway bi هەورامی dibê xasenî کورمانجی çaway bi زازاکی باشی چی دەکەی بسۆرانیە چیشتکەری بە هەورامیە چی دیکی کورمانجیە سەکەنی بە زازاکیە چیت بینی سۆرانیە هەروەها چەشتت دی بە هەورامیە چ دبینی بە کورمانجیە و هەروەها بە زازاکی تۆ چ دی گوتنە داویژی کومە بەهەبدورە بشۆپینن ئەم گوتنن هەری سەرەکی هەڵدەبژێرن ئەوژی خوات لەگەڵ بسۆرانیە خوات چەنی بە هەورامیە خاترێتە یان ئۆغر بە کورمانجیە لێ بزازاکی ژێرە دبێژن هۆماتوو بپاو. Ez hevît kim hasûd ji van çend gotinan wergirtbe rastî ji min re jî gelekî bisûdin em ê bên behsa mijareke din ya herî giring bikin me herwek ku gotî gaming bûye beşek gelek mezin ji jiyana xelkê bi taybetî jî di dema karantînê de û qedexeya çûn û hatinê de em ê behsa vêyekê bikin û behsa qehremaniyên ku niha birêve diçin bi rêya online ne tenê konferansê welata ne tenê وەزارەت و ئەنجومەنی وەزیران هەموو شتێک ئێستا بوویتە بە ئۆنلاینەوە نییە ژیر بەخێر بێ بەیانی باش ژیر زەیتۆ بێگومان یەکش گەیمەرن هەری ناسکری و زیرەکەن کوردستانەیە ئەمێت گەلوینە بەحسا چەندین مژارە بکەن لەناو ئەو هەموو شانە کامەیانت بەدڵ بوو
ئێستا بە سۆرانیمان هەبوو بە هەورامی بە کورمانجی بە زازاکی وەڵاهی کورمانجی جەماعەت لە کۆنتڕۆڵەوە پێمان نەگوت کە کورمانجی وەڵا هەمووی خۆشە هەمووی خۆشە حتمەن. حەز دەکەم هەورامی و زازاکی چونکو یەک زارەوەی کە زۆر ئاشنای نەبووینە لەسەر زمان زۆر خۆش دێتن ینی وەکو خاسەنی هەر کورد زمانی کورد ینی شێوەزارەکەی خۆشە شێوی کوردی خۆشە حتممە ئەو جەژیر وەزا چۆنە نەخوا بەزەلی هەر باش پێوەند مەمنون سپاس وەزای لایڤ وە شتانە و ستریمینگ چۆنا ماوەیە بەخوای ئەو ماوەیە لە برەوەی کەرنتین بوو ماوەی باش کەرنتین بوو لۆمە مەجای لایڤ ینی لۆم و خەڵک شتێکی خراپ بوو بەس لۆمە کاتێکی باش بوو لۆمە مەجای لایڤ بوو لایڤمان زیاتر بوو ساعتەکانی لایڤمان زیاد کرد بوو زیاتر لایڤمان دەکردەوە و بینەریشمان زیادی کرد بوو هەمیشە و پرسیارە لە ستریمەرەکان و یوتیوبەرەکان و گێمەرەکان دەکرێت دەڵێ ماگانە چەند داهاتت هەیە ماگانە داهات ناڵێم بیڵێ بەڵام دەتوانی شێوازەکەی شەرح بکەیت بەچی شێوازەکەی بەچ پێوەرەکە داهاتی ماگانە ینی دائیمان داهات لەسەر سێ بابرین بنەمات ڕدەوەستی ماگانە کەلومان دێتەوە بنەما یەکەمیان دۆنیشن ئەوەی کە خەڵک پێشکەشت دەکات لە ناو لایڤەکان کە لە هەموو دنیا هەیە کاتی خۆی لە ناو کورد دۆنیشن نەبوو بەڵام ئێستاکە ناو کورد الحەمدولیلا دۆنیشن زۆر باش هەیە دۆنیشنی باش دەکەن خەڵک لە لایڤەکانمان ینی بە شێوازێک لە شێوازەکان پارە دەنێرن ئیدی چ بە ستار بیت چ بە گیفت بیت چ بە چاڵنج بیت شێوازی دومیانەوەی کە سەلەری خۆت هەتا بابرین ئەو مەعاشەی کە ئەو یاریزانە هەیەی ماگانە وەری دەگری لەو تیمێک کە یاری لۆ دەکا مقابل بۆی کە یاری دەوری لۆ دەکا و لایڤ دەکاتەوە و خاڵی سێمیش دەکەوتە سەر ئەو سپۆنسەر و قاڵبی سپۆنسەرشیپە ئەو سپۆنسەرانەی کە دەیکەی لە مدەوە چی دیاریکرا و لە تورنمنتە گیان لە ئیڤنتە چی دیاریکرا و بەشێک لە بودجەکە وەردەگری لەسەر سێ بەش ڕاوەستە ئەجاری ماگ لۆ ماگ فەرق دەکات ڕێک ماگ بۆ ماگ فەرق دەکات دەڵێ زەویت هەیە و خەریکی چاندنی پەتاتە دێ لە خوا بە زیاد بێ و جەجیر با باسی ئەو گرفتانە بکەین کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکاندا هەیە و بە تایبەتی لە ناو گێمەکاندا هەیە ئێستا چێ خەڵک لە چی بێزارە وەک گەیم وەک گەیم طبعاً بەعام لە ڕووی خۆمان وەک کورد لە ڕووی خەتەوە لە ڕووی سێرڤەرەوە کە لێمان دوور یانە گەر خەتشمان باشبی دائیمان کێشەی سێرڤەرمان هەیە لۆ من ئێستامە وەکو خۆمان کە ئێستا دەوریی عالەمی دەکەین خەریکین لە وۆرد لیگ بەخۆشت باش ئاگاداری مەسائلی وۆرد لیجیش سێرڤەر لێمان دوورە بە ناچاری لەسەر سێرڤەری ئەمریکا کەمە دەکەین ئێمێسمان مەسەلەن خەتەکەمان 250 ینی بە بزەبتی 5 قات و 6 قاتی هەموو دنیا ئەوەش هەموو کاریگەری طبعاً کاریگەری سربی لەسەرمان دەبی و هۆکاری سێرڤەر دووریش دائیمان دەگەڕێتەوە ینی جگەلەوەی کە خەتەکەمان ئەگەر باشیش بی کە سێرڤەر دوور بوو ئیستفادەی نابی یعنی هەر خراپی دەکاتەوە لێت سێرڤەرەکانیش دەگەڕێتەوە لەوەی کە لە شەرق لەوسەد بەعام گەیمینگ نوێیە وایە بابرین سێکشنەکی نوێیە تایبەتیش لۆ کورد شتێکی نوێیە پێشتر قبول نەکرا بوو پێشتر قسەمان پێدەگوترا دوای ماوەک بێدەنگ بوون بەرامبەرمان دوای ماوەک سەپۆرتیان کردن گەیمینگ شتێکی نوێیە بەرە تا بەرەو پێش دەچین حتمما ئێستا دوو سێڤەریان زیاد کردیا بەتەمانە سێڤەرێک لە دووبەی دانێن سێڤەرێک لە عێراق دانێن ئەوەش دەبتە هۆکاری نزیک بنەوەی زیاتر بابرین ڕووی گەیمەران بە خەتی باش بە سێڤەری باش وا دەکە کە باشتریش بنەخواان ئێستا بتوڵەیەک بەڕێوە دەچێتن بتوڵەیەک بە ئۆنلاینە قەرەمانێکی ئۆنلاینی پۆلجیە جاران لەوانەیە هەموو یاریزانەکان لە شوێنێک کۆ دەبوون بۆ ئەوەی بکەن ئێستا چۆنەوە بەڕێوە دەچێت چه گرفتێکی هەیە چێ خاڵی لاوازی هەیە ئێستاکە وۆرد لیگ بەڕێوە دەچی لە وۆرد لیگ تەبان وۆرد لیگ زۆر گەورەتر بوو لە تۆرنمنتەکانی دیکە گەورەترا لە PMCO با بڵێن لە کلەب ئۆپن PUBG Mobile کلەب ئۆپن گەورەترە PUBG Mobile وۆرد لیگ لەبەرەوەی بەخۆیان دەبایە لام بە ینی وە دەبای ئۆفلاین بە بەڵام لەبەر هۆکاری کۆڕۆنا بە ناچاری هەستان چیان کرد بە ئۆنلاین بەڕێ حتمما تیمەکان دابش دەبن بەسەر چەند ڕیجنەک با بڵێن ڕیژنی ئاسیامان هەیە ڕیژنی سۆوت ئەیژیامان هەیە ڕژنی میڵ ئیستمان هەیە ئەوروپامان هەیە و تایبەتیش تورکیامان هەیە بە تایبەتی رووسیامان هەیە ئەمریکامان هەیە ئەو تیمانە کو لەگەر یەکتر گەمە بکەن هەر کەسە لە وڵاتی خۆی هەستان بلیتی تیاریان دانا شتیان حازر کرد لەو کەسانەی کە لە شەرق لەوسەتن تایبەت بە دەولە عەرەبیەکان کە وەکو تیمەکەی کە سەر مەسەلەن 69 کە سەر بە سعودیە جەماعەت بێنە تورکیا لە تورکیا بین لە تورکیاوە ڕەبتی سێرڤەری ئەمریکای بکەین سەر بە سێرڤەری ئەمریکا گەمە بکەین و تیمانێکە لە ئەمریکاشن لە ئەمریکا بمێنێنەوە یعنی بە کورتەکەی ئەو بە ئێمێسی 20 بەرامبەرت بی ئەمە بە ئێمێسی 250 بە بزەبتی نزیکەی 1 سانیە ئەمن تاخیرتر شتەکان ببینیم لە چاو ئەوش حتمما دەنگۆیشی زۆر گەورەی لێکاتەوە کە غەڵەتەکی زۆر گەورەیان کرد هەر ئەوش بۆ هۆکاری ئەوەی کە دوو ڕۆژ لەسەرەیە کەمە تەمرین بکەین خودی خۆم من
یاری لەگەڵیان ناکەم ئێستا گوتم یاری ناکەم وەکو مەنەجەر لەگەڵیانم وەکو تیم لیدەریش لەگەڵیانم کە لیدی تیمەکە دەکەم بەخۆم بەڕێوە دەبم لە چێدا بەزن شەڕەکان کۆبکەن ئیدی تاکتیکی ناوگەمی خۆمانە بەڵام کێشەی گەورەمان کوڕاهێنەرەوەی ئێستا بوویمە ڕاهێن ئەوجە گواردیۆلای مۆرینیۆی زیدانی کامەیانی کیکیسیتینی گواردیۆلا کاتی خۆی لە بەرشلۆنە زۆر باش گواردیۆلای بەرشلۆنە ئێستا زۆر باش زۆر باشە کەواتە بەرشلۆنی کەواتە یان سەری فوتبۆل ناکەی بەخوای پێشتر هەر بەخۆشم یاریزانی تۆپی پێش بوون بەس تەمشان ناکەم چیدی کە مێژە زۆر لە مێژە بەس هەندێکی کامیان بووی بەخوای وەک هەندری تیمەکان ئێستا هەندری تیم نیم بەس وەک یاریزان مێسی تا بەرشەلۆنایە حەلمان کرد ساڵمان کرد ئەوەش تا نیوەی هەندەرەکانی خۆتت لە دەست داوە ئێستا دنیا هەمووی دابش بووە لەسەر مێسی و ڕۆناالدۆ بەس زلی ڕۆناالدۆمەیە جلی ڕێجکە ڕۆناالدۆ هەڵە زۆر باشە زۆر دیموکراسی ینی هیچ کوورێکە ئێستا بەشدار نییە لەو بوتوڵەی پۆبجی بەخوای وەک کورد چەند کوردی نەما ئەوانەی لە دەرەوەی وڵاتیش نەیانتوانی بەشداری هەر هەمووی کامل دوو کوردین ئەمنم وەکو بابرین پلێر دەستم پێکرد لەگەڵیان ئێستاش وەکو بابرین ڕاهێنەر لەگەڵ بابرین تەواوی دەکەین ئێستا لێرە لەو بابرین خۆتوەکە تیمی ئەمریکی تێدا تیمی ینی دووەلی تێدا ئینتەرنەشنەڵە 16 تیم یاری دەکەن لەو 16 تیمە 8 تیم بەسەر دەکەوی لەسەر چەند یاری دەکەن ئەوە گرنگە لای ئەو یاری زانانە ئەو 8 تیمەکە بەسەر دەکەوی ئەو 16 تیمە کۆی گشتی کە سەر بە خۆمانە دوو کوردین یەکەکی دیکە ناوی لە ئەڵمانیایە ناوی فریکە بابرین ناوە گەیمینگەکەی و سەبارەت بە پرایس پوڵەکەی پرایس پولی ئەو جاریان بەتەنێ وەردی چکە فەرقی ئێستا مەسەن پرایس پولی سەرەتا کە دەستمان پێکرد وەک لە بۆپن پرایس پوڵەشی هەبوو یعنی ڕبودجێ ئامی پارەکە کە لەسەر دەورەکە کامل مەسەرەن ئەم ستێجی یەکەم دەکەم بابرین هەر یاری $250 وەردەگەم ئەوش لەسەر پرایس پولەکە حسابە ئیدی بە پرایس پولی ئام زیاتر لە باوەڕکەم گەیشتە 4 میلیۆنیشی تێپەڕان $4 میلیۆن پرایس پولی ئام وردلیک بەتەنێ 100,000 بەڵام دواتر باسی خەڵاتێکی زۆر گەورەتر دەکەن خەڵاتی گەورە لەو گەورەتر ئەوەیە کە چامپیۆنسە چامپیۆنس هەر لە پاش وردلیک تۆپ 8 کە گوتمان تۆپ 8 لێرە بەسەر دەکەوی لە ڕژنی ئەمریکا ئەوروپا میدلیست لەو لاشەوە لە ڕژنی ئاسیا و بابرین سۆوت ئێژیا پێکەوە ئەو دووە ڕژنێکی دیکەیە یاری دەکەن 16 تیم لێرە 16 تیم لێرە 8 بەسەر دەکەوی دەستنە چامپیۆنس هەندێک کۆمپانیای گەیمینگ دەگوترێت کە هاک دەفرۆشن خەڵک و یاریزانانیش زۆر لەوە بێزار بوونە چ دەڵێ سەبارەت بەوە سەبارەت بەڵێ ڕاستە سەبارەت بە هاک طبعاً وەک دیارە لە هەموو یاریەک سەرەتا کە دەست پێ دەکا حتمما هاک دەبی یان هاک دروست دەکرێت لەوە یاریە تایبەت ئەگەر یاریەکە بابرین پەبلیک بی زۆر خەڵک زۆر بەکارهێنەری زۆربی کێشەی سەرەکی بابلین پەبجی مۆبایل بیسی پەبجی مۆبایل زۆر مەزبوط نییە بیسی پەبجی مۆبایل زۆر تەواو نییە لە بەرەوەی بە خێرایی دەستیان بە دروستکردن یاریەکە کردیان ویست لە ماوەی زۆر کورت تاویکەن بۆ ئیشی سینیەکانە بەردەوام لە ماوەی کورت شتەکانیان تەواو دەکەن ویستان لە ماوەی زۆر ڕێک ویستان لە ماوەی زۆر کورت تاویکەن بیسەکەی تاو نییە کە بیسی تاونی ئەوە زیاتر دیڤلۆپەرەکان لێ تێدەکەن هاکردنی دویان دروستکردنی هاک لۆی ئاسانترە لە چاوی یاریەکانی دیکە مەسەلەن کۆڵ ئۆف دیوتی وارزۆن هاک بەکاربینە هەر هاکەکبی لە خلالی 24 ساعتە تو بان دەکری هەر چ هاکەکبی ڕێک بەڵام لە پەبجی ئەو پارەی کە ئەوان دەیدەن بە گرنتی ئەوەی کە بان نەکرێن ئەو یەکە چیتکەش لە هۆکارەکان لە کەم تەرخەمی بابرین ستافی پەبجی دەگەڕێنەوە لە بروی ئەنتی چیتەکان ئەنتی چیتەکە کە بەکاردێنن لە مودەی دیاریکراوە ئەنتی چیتە بەکاردێنن لۆ نمونە لە سێشەم لۆ چارشەم لە سێشەم لۆ جومعە کە لەو مودێ بەکاردێنن هاکەرەکان دەتان لەو مودەیە هاکەکان ڕاگرن دوایی دەستی پێ دەکەنەوە بەبەر ئەنتی بانەکە ناکەون ئەنتی بانەکان بانوەیڤی پێدرن بەبەر بانوەیڤەکە ناکەون باشە پرسیارێکی کۆتاییم هەیە ئەگەر بتوانانی وەڵامم دەی ئەویش سەبارەتەوەی کە کات یاریکردن لە لای زۆربەی خەڵک کەم بوویتەوە ئێستا بەهۆیەوەی کە بێزار بوویلەوە ئەتوش لای تۆش کەم بوویتەوە وەک کاتی یاریکردنم بە پرسیارەکە ڕاستەکەینەوە کاتی یاریکردنی پەبجیم یان یاریکردنی عامم چکە من وەک خۆم بەس پەبجی ناکەم ئەگەر کاتی پەبجی بی بڵێ پەبجی لای من کەم بوویتەوە کارەکەشی دەگەڕێتەوە لەوەی کە ینی بێزار ملیۆری کەشتەکان چاک ناکرێت بەگەکان چاک ناکرێت گلیچەکان چاک ناکرێت هەموو سیزنەک ئەوەندەی گرنگجی بەجلی نوێ بەشتی نوێ لەوەی پارەی زیاتری لێ بدەیت کاتی پێسەرفکەن کاتێکی زۆر کەمتر بە چاکردنی گلیچەکان بە بەگەکان بۆی کە یاریەکە باشترکان نەک ماپیت بە هەر ماپە کۆنەکان دەستکاریکەنەوە دووبارە چەند شتی بابرین سێبەری لۆ زیادکەن شتی تازی لە زیادکەن بڵێ ئەمن وەکو خۆم ئێستا پەبجی زۆر بەکەمی دەکەم کاتی خۆی پەبجی
کاتی ئاسایش دەم کرد ئێستا بەس لە کاتی لایڤ دیکەم اوکی ئێستا خەریکی وارزۆنم مەڵە وارزۆن لە کۆڵ ئۆف دیوتی کۆڵ ئۆف دیوتی بە پیسی دیکەم اوکی زۆر باشە سەرکەفتی بێ سپاس خۆش بیرۆزان ايش بوقتها؟ نانا كيف خوش مختت قال من بوريس مالي ابا كرمك بجا افكار من هيرو جبس به بخا مدكريا و چند زانياريان جنوا باجار هوليري و بدما هيرو مولودي و دگر ما بي روش باش اگر هيرو تجمر بحث بك ايرو چه هيا نوا باجار دا كرمك بەیانی باش گولستان ئەمڕۆ چالاکی جێ لە چالاکەکان کە هەندێک بابەتی تایبەت هەیە بەڕام چالاکەکە جیاوازترە ئەمڕۆ دووەمین ڕۆژی تاقیکردنەوەی قوتابیانی پۆلی 12 کە بڕیارە تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن هێرەیەکێکە لەو شوێنانێکە قوتابیان تێدا بەشدار دەبن بە هەماهنگگی لەگە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە پەیمانگا و هەروەها هۆڵەکانی زانکۆش تەرخان کراوە بە تاقیکردنەوەی قوتابیان ئەوڕۆیکە لە ڕێکخراوەکان ئامانجی سەرەکی کە بێگومان هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و بە تایبەتی قوتابیانە لەم کات و ساتەدا چونکە بڕیاروە ئەو قوتابیانی کە پۆلی دوازدەن بە ئەنجامدان و هەروەها جێبەجێکردنی ڕێکارەکانی تەندروستی و خۆپارێزی بێنە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە لێرە وەکو دەبینن ئەم گەنجانەکە کۆمەڵە گەنجی خۆبەخششن لێرە بە هاوکاری ئەو ڕێکخراوە و هەروەها وەزارەتی پەروەردە هاتوون جیا لەم قوتابخانە لە چەندین قوتابخانەی دیکە ئەو پێداویستی تایبەتی خۆپارێزی وەکو ماسک و هەروەها دەستەوانە و تاقیمکردن پێشوازی لە قوتابیان دەکەن بۆی کە بڕۆنە ژووری تاقیکردنەوەکان هۆڵی تاقیکردنەوەکانی خۆیان ئەنجام بدەن و باسکردن لەسەر ئەم بابەتانە و چی دیکان هەیە لەسەر قوتابخانەی دیکە ئەنجامەدرێ بەڕێز ئاسۆشکاک سەرۆکی ڕێکخراوەکە لەگەڵما دەبێ کاگاسۆ بەیانیتان باش ئەگە بۆم باسکە ئەم هەڵمەتە خۆتان و ئەم کۆمەڵە گەنجە ئەمڕۆ لەم قوتابخانەوە لەم پەیمانگەوە دەستان پێکردووە چی دیکە دەگرێتەوە ئامانجی سەرەکیتان چێوە دەتانەوە لەم ڕێگاوز بەڵێ بەیانی ئێوە و بەیانی هەموو بینەرانی کەناڵ کوردستان 24 باش ئێمە ئەمڕۆ لەژێر چاودێری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر لەگەڵ بە هەوکاری و پاڵپشتی کۆمپانیای دانا بۆ کاروباری مەسعەد لەگەڵ نۆرینگەی ڕۆژئاوا لەگەڵ ڕێکخراوی گرین دێزەرت هەڵساوین بە دابینکردنی دەمامێک بۆ لەگەڵ دەستکێش لەگەڵ مەوادی تعقیم بۆ هەموو زۆربەی قوتابخانەکان و لەگەڵ قەزای خەبات و ناحیەکانی گەورگوز و قەرەنزین لەگەڵ ئەوەشدا تیمەکانی شارەوانی هاتوونە تعقیمی هێندەک شوێن دەکرێت لەگەڵ ئەوەشدا کۆمپانیا زۆ کاتوە پاکردنەوەی ناو پەیمانگە ئەنجام دەداتن ئێمە لە پێناو تەندروستی و زامنکردنی ژینگەیەکی لەبار و تەندروست بۆ قوتابیانی ئەمڕۆ کە لە پۆلی 12 ئەنجامی تاقیکردنەوە ئەنجام دەدەن ئێمە ئەمڕۆ دەمامچیان بەسەر دابش دەکەین بۆ ئەوەی وەکو ئاسانگ وەکو سوکردنێک بۆ ئەو بژێوی ژیانیان کە ئەمڕۆ هەیە ئەمڕۆ 3000 دەمامک دابش دەکرێت ڕۆژی یەکەم 3000 دابش کراوە ڕۆژی سێم و چارەمی تاقنەوەی ئینشاڵڵا هەوڵ دەدەین ئەوها بە بەردەوامی سەردانی ناوەندەکانی خوێندن بکەین گاسۆ ئەم هەڵمەتە بێگومان تا هەشتی هەژ ئەم تاقیکردنەوەانە ئەنجامە جێ هۆڵەکانی تاقیکردنەوە قوتابیانی تێدا ئایا بەردەوام بن لە ڕۆژانی داهاتوش وە سپامێکتان هەیە لێرەوە بەڵێ ئێمە هەوڵمانداوە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ڕێکخراوی گرین دێزەرت ئەو کۆمپانیانەی کە پاڵپشت من لەگەڵ کۆمپانیا زۆک و بەڕێوەبەری شارەوانی ژینگە پارێزی لە هەولێر لەگەڵ تیمەکانمان لە قەزای خەبات بەردەوام بین و لەگەڵ قەزا و ناحیەکانی تری دەشتی هەولێر هەوڵ دەدەین بەردەوام بین ئەو دەمامکانەی هەیتمان بەسەریان دابش دەکەین لەوانێ بۆ ڕۆژی سێم 6000 دەمامچی تیرمان هەیە بتوانین بەسەریان دابش بکەین بۆ ئەوەی بارسوکیەک دابکەین ئەمڕۆ بۆ قوتابیانی ئێرەمان دابین کردووە داوا لە هەم قوتابیان دەکەم ئەوانەی ئەمڕۆ لێرەنە ئەگەر خۆیان هینایەتیان بە هەڵگرن بۆ ڕۆژی داهاتر بەکاری بینن ئاسۆشکار سەرۆکی ڕێکخراوەکە لەگەڵ مابوو گۆلستان بەڵێ هەروکو ئاماژە پێکردجیا لە هەولێر لە قەزا و شارەکانی دیکەی کوردستانیش ئەم هەڵمەتیان ئەنجامدا بە هاوکاری لەگەڵ شارەوانی شەوڵەدەن جیا لەوەی کە ئەم بە پێداویستی خۆپارێزی بە قوتابیان بدەن هەوڵەدەن کە شوێنی ئەو تاقیکردنەوەکانیش بە تایبەتی حەوشە و شوێنەکانی کە تایبەتە خاوێنی کەنەوە پەیامی خوانەوەی کە خۆتان بپارێزن کە باشترین چارەسەر ئەو جاهێرۆ کە کاسۆیەکێک لەو کەسانەیە لە هەر دەستپێکردنی کۆرۆنا هەمیشە لەپەک و دەمام کرد بەردەوی و یەک جوان کەسێن و هەری نێزیکە ژینگە هەیە و حەژینگە هێت کەوتمی چالاکێن وستا ئەنجام دەدا دا کوژینگەها کوردستانی پاک بێراگرتن سلاڤک تایبەت ژێرە و گەلێک سپاسش تەرە هەفکارە من هێرۆ مەولودیش نەڤا باژارێ هەولێرش وەڤان زانیاریێنتە ئەس باوەڕ دکەم مایە ئەم بەحسا سەمونخانەیەکێ بکەنمانە این وەختێمە هەیە گەلێک باشە بە بەحسا سەمونخانەیەکێ بکەن
ئەنکون جهێکی و فرنا نام لێ تێچێکردن بە شێوەیەکی لەسەر شێوەیە دەمام کاتێ دروستکردن وەکوون دەبینن بەدورە لەسەر شێوەیە دەمام کاتێ دروستکردن ئەم سەمونخانەیە لە هەرێمە ئامیل نادۆ لە هندستانێژ بۆ باڵکشاندنە کریاران و هەروەها خەلکێ و گرنگیدان بە هەرێنمایەن خۆپارێزیە ئەو جۆرە چێکردنەوە و نانان لەسەر شێوازە دەمام کێ چێتکەن لە هەمان دەمەدا ئەوێ نانخانەیە ئەنکو سەمونخانەیە کارێ هەڤیریەژی وەک کێک لەسەر شێوازە ڤایرۆسا کۆرۆنا دروست دکە خۆدیە بێ سەمونخانەیەژی دەبێژە و ئەڤ کاران زێدەتر دە پێناو گرنگیدانە بخۆ پارێزی ژە ڤایرۆسا کۆرۆنا و ژیبژیکردنە ڕێنمایەن تەندروستی ئەروەها ڕۆژوانên هندستانێژی داخواز دەکەن کولگەل فرۆشتنە هەر سەمونەکێ دەمامکێکژی بێداین بە کرێکاران بکریاران. یعنی نانێکی لەسەر شێوازە دەمامکێ بکرە و دەمامکێکێژی بەلا شانکە و بێ بەرامبەر وەربگرە. بڤیەوەیم گەهەنە داویە پرۆگرامە خۆیە ئیرۆ هین دوو ڕۆژ بەرمەهەنە حتا داویە هەفتەی وەکتمی بی چەندین بابەت و مجاران ئەمێ دگەلوە بن هەر سبە دەمژبەر هەفتێ سەبی لەنها وەختێ خاتر خواستنەیە بمێنە دناوا خێر و خۆشێدە و خاترەوە.